بۆ پیرۆزبایی ساڵی نوێی خوێندن ئاڕاستی خوێندکارانی ئازیز و مامۆستا بەڕێزەکان و کەسوکاریانەکەم هیوادارم ئەم ساڵی خوێندن ساڵێکی پڕبەرهەم بێت. ئەمڕۆ کاتژمێر 8 خوێندکارانمان ئامادە بوون و لێرە کۆبوونەوە و ئاڵا هەڵکرا، ئێستا ژوا لە پۆلەکانیان ناوانە خوێنن. بەڵێ بە شێوەیەکی گشتی پێشەوەی خوێندنگە بکرێتەوە ئێمە خوێندنگەمان بە تەواوەتی پاکش کردوێتەوە و ڕۆژانە کاتی خوێندکاران دێن دەستەکانیان پاکش ئەکرێتەوە و ماسک دابەشەکرێ بە سەریانە بە ماسکەوەیەن و هەروەها مامۆستاکانمان هەن ناوە بۆ ئەوەی ڤاکسینەکە وەرگرن، سەرجەمیان ڤاکسینیان وەرگرتووە. بە شێوەیەکی گشتی هانی خوێندکارانین کە زۆر نزیک نەبنەوە لە یەک و دەست بۆ شتی یەکتری زۆر نەبن. من پێم وانە کاریگەریەکی ئەو تۆی هەبێت چکە ڕۆژەکان زۆر نین، ئێستش کاتێ دەست پێکراوە پێداچوونەوەیەک پلانمان هەیە بۆی پێداچوونەوەیکی تەواو بکرێ بۆ وانەکانی پارساڵ بۆ ئەوەی ببەسترێتەوە بە ساڵی ئایندەوە. ئەو چەند ئەگەر 2 ڕۆژە هەت چەند ڕۆژەهی هەڵبژاردن کاریگەریەکی ئەو تۆی نابێ، لەبەرەوەی ئێستا ئامادە سازیان بۆکرێ و ئەو پشوێکی کورتەوەریەگرن و دوای ئەوە دەسەکرێ بە وانەی ساڵی.